بە هیوای کاتەچی بە سوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 150 و 151 لاپەڕە 150 پۆلینکردنی سێ گۆشەکان. پۆلینکردنی سێ گۆشە. پۆلینکردنی سێ گۆشەکان پۆلین دەکرێن بە پێی درێژی لایەکانیان. چەند جۆرە سێگۆشە لێرە نووسرایە؟ سێ جۆر. سێگۆشەی لا یەکسان، ناوەکی تکەشی هەیە سێ گۆشەی ڕێک. یەکەم جار سێگۆشە واتە ئەگەر لێرە تەمەشاکەین سێگۆشە مانای چییە؟ سێگۆشە سێ لای هەیە، هەروەها سێ گۆشەشی هەیە. وەکو تەماشا دەکەین ئەوە لایەک، ئەوە دوو لا، ئەوەش سێ لا، ئەوە گۆشەیەک، ئەوە دوو گۆشە، ئەوەش سێ گۆشە. لەبەر هەندێ ناویشی سێ گۆشەیە، سێ لای هەیە و سێ گۆشەشی هەیە. یەک لە جۆری سێگۆشەکان سێگۆشەی لا یەکسان واتە لایەکانی وەکو یەکن، پێوانەکەیان وەکو یەکە. لێرە ئەگەر ئەو لایە 2 سانتیم بوو، ئەو لایەش 2 سانتیمە، ئێرەش 2 سانتیمە، ئەو جا دەبیتە لا یەکسان، دەنا نابیتە لا یەکسان. کە سێگۆشە لایەکانی یەکسان بوو، گۆشەکانیشی یەکسانن، واتە ئەو گۆشەیە یەکسانە لەگەڵ ئەو گۆشەیە، یەکسانە لەگەڵ ئەو گۆشەیە، چونکە لایەکان ئەو لایە وەکو ئەو لایەیە وەکو ئەو لایە. هەمیشە سێ گۆشەی لا یەکسان شێوەکەی بەو جۆرەیە. هەمیشە هەر سێ گۆشەکانی گۆشەی تیژن، 60 پلەنە. ئەوە سێ گۆشەی لا یەکسان، سێ لای جووت بووی هەیە، سێ لای یەکسانی هەیە. سێ گۆشەی دوو لا یەکسان، دوو لا یەکسانە تەنیا، بۆ وێنە لێرە ئەو لایە هەندی ئەو لایە یەکسانە، 3 سانتیمەترن هەردووچیان. لایەکەی سێیەمی یان کورتترە لەوان یان درێژتر لە دوو لایەکەی دی، مەرج نییە کورتتر بی، هەندێک جار درێژتر لە دوو لایەکەی دی، بەڵام تەنیا دوو لای یەکسانە، دوو لای جووت بووی هەیە، واتە دوو گۆشەی هەیە کە یەکسانن، بەڵام گۆشەکەی دیکە یان بچووکترە یان گەورەترە لەوان. ئەوە سێ گۆشەی دوو لای یەکسان، تەنیا دوو لای یەکسانە. سێ گۆشەی جیالا هیچ لایەکی یەکسان نییە، هیچ گۆشەکان وەکو یەک نینە، هەر لایە لێرە 3 سانتیم، 4 سانتیم، 2 سانتیم، هەر لایەی جیاوازە، گۆشەکانیش جیاوازن لەگەڵ یەک. ئەوە دەربارەی سێ گۆشە. کەواتە زاراوەکان لێرە چنە؟ سێ گۆشەی لا یەکسان، لایەکانی کە یەکسانن، دوو لا یەکسان یان جیا لا، لایەکانیان جیاجیانە. لا یەکسانیش هەروەکو برێ ڕێک، لایەکانی یەکسانە یان یەکسان لا. مانای چییە کە لاکان جووت دەبن؟ واتە وەکو یەکن، واتە پێوانەکەیان یەک شتە. ساغ بکەوە جیاوازی لە نێوان سێ گۆشەی لا یەکسان و دوو لا یەکسان و جیا لا شرۆڤە بکە. ئێستا شرۆڤەمان کرد، پێی ناوە دیسان دووبارەیکەینەوە. جۆری سێ گۆشەکە چییە؟ ئایا لا یەکسانە یان دوو لا یەکسانە یان جیا لایە؟ کە دەیان بینین لێرە تەمەشا دەکەین، دەخینمەوە لێرە 3 مەتر، 4 مەتر، 5 مەتر، کەواتە جیا لایە، هیچیان بە هیچیان ناچن. جیا لا لێرە 3 سانتیم، 3 سانتیم، 3 سانتیمەتر، کەواتە یەکسان لا، لایەکان یەکسانن. لێرە 4 دوو لای وەکو یەکە، لایەکی وەکو ئەوان نییە، کەواتە جووت لا یان دوو لا یەکسان، دوو لا یەکسانن. زۆر ئاسان بوو ئەو لاپەڕەیە، لەبەر هەندێ ئێستا
دەچمە لاپەڕەکەی پاش ئەوەی کە 150 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان دیسان جۆری سێگۆشە چییە؟ لا یەکسانیان دوو لا یەکسانیان جیالە. ئەم لێرە دەخینمەوە چ نووسرایە؟ 7 دوایە 3 ئەو جانۆ هیچیان بە هیچیان ناچن. 7 جیاوازە لەگەڵ 3 جیاوازە لەگەڵ 9 کەواتە سێ گۆشەی جیالا. لێرە دەنووسم جیالا، لایەکانی جیاوازن. لێرە دەخینمەوە 5 کەواتە سێ گۆشەی لا یەکسان لا. لێرەش دوو ژمارە بەیەک دەچی ئەوی دیکە بەوان ناچی کەواتە دوو لا یەکسان. لێرەش هیچیان بە هیچیان ناچن 2 3 و 4 کەواتە جیالا. زۆر ئاسانە. دێمە ئێرە لێرە بە چاو پێدەچی ئەوە وەکو یەک بن کەواتە لا یەکسان. لێرە پێدەچی کە ئەو لایە وەکو ئەو لایە بی، بەڵام ئێرە تۆزێک لەوان کورتتر بی کەواتە دەنووسم دوو لا یەکسان. لێرانە لە دا. لێرەش هەروە پێدەچی ئەو لایە وەکو ئەو لایە بی، ئەو لایەش لەوان کورتتر بی، دیسان دوو لا یەکسان. لێرە پێدەچی ئەو سێ گۆشەیە هەموو لایەکانی وەکو یەک بن لەبەر ئەوەی سێ گۆشەی یەکسان لا یان لا یەکسان. جۆری سێگۆشە دیسان لا یەکسانە یان دوو لا یەکسان یان جیالایە. دیسان تەماشا دەکەم 12 بێگومان لا یەکسان. لێرەش تەماشا دەکەم 9 7 4 هیچ بە هیچ ناچی کەواتە جیالە. لێرە 2 13 لێرە 8 کەواتە دوو لا یەکسان. پرسیاری 16 14 دوایە 6 کەواتە دوو لا یەکسان، سێ گۆشەی دوو لا یەکسان. پرسیاری 17 43 سێ گۆشەی لا یەکسان. تێبینی خوێندکاری ژیر بێگومان هەمیشە دەبی بزانی پێوەرەکەشیان وەکو یەک بی. ئەگەر یەکەچیان 43 سانتیمەتر بوو ئەوی دیکە کیلۆمەتر بوو ئەوە لا یەکسان نینە. دەبی هەمویان یەک پێوەریان هەبیان سانتیم بیان کیلۆمەتر بیان یان مەتر بیان ملیمەتر بی، یەکشت بیان مەتر بی یان بزانە چییە. لێرە هیچ بە هیچ ناچی کەواتە جیالە. ڕاستەی سانتیمەتری بەکاربیێنە بۆ پێوانی لایەکان. لا یەکسان یان دوولیان جیالە بنووسە. لێرانە من ڕاستەی ناتوانم بەکاربیێنم. لێرە بە چاو دەڵێم ڕەنگە ئەو سێ گۆشەیە لا یەکسان بی. پرسیاری 19 لێرەش هیچیان بە هیچیان ناچن دەنووس ئەو 20 بە من جیالایە. لێرەش هەز دەکەم ئەو لایە وەکو ئەو لایە بە چاو کەواتە دوو لا یەکسان. بەڵام لەسەرت پێویستە خوێندکاری ژیر پێوانەی ئەو لایەنە بکەی. پرسیاری 22 سێ لا و سێ گۆشەم هەیە. دوو لا هەمان درێژیان هەیە، لای سێمم کورتترە، کام جۆرە سێ گۆشەیەکم؟ چونکە دوو لا هەمان درێژیان هەیە ئەوها لایەکەی تۆزێک لەوان کورتترە واتە دەبی ئەوها بنووسم. ئەوە لایەک ئەوەش لایەکەی کورتترە لەوان ئەو سێ گۆشەیە پێی دەڵێن دوو لا یەکسان. سێ گۆشەیەکی دوو لا یەکسان بۆ پرسیاری 22. پرسیارێک لەسەر سێ گۆشە بە لای کەمەوە سێ بۆ چوون بڵێ یارمەتیت بدا بۆ دیاریکردنی جۆری سێ گۆشە. ئەگەر درێژی لایەکانی بزانم یارمەتیم دەدا، ئەگەر گۆشەکانیش بزانم یارمەتیم دەدا. سێ بۆ چوونی دیکە نازانم سێم چییە. دوو بۆ چوونی دەزانم. پێداچوونەوە و ئامادەبوون پرسیاری 24 ئەگەر توانرا 60 پاکەت لەسەر 5 ڕەفە دابدرێ، چەند ڕەفە پێویستە بۆ دانانی 144 پاکەت؟ پێشەوە پرسیاری وەڵام بدەمەوە تۆزێکی دیر لەسەر سێ گۆشە. سێ گۆشە ئەوهاش دروست دەبی، ئەوهاش هەردووچیان هەر سێ گۆشەنە. ئەو سێ گۆشانە
سێ گۆشەی لا یەکسانن، ئەو سێ گۆشەیەش دوو لا یەکسانە. ئەو سێ گۆشەیەش هیچ لای یەکسان نییە، ئەوەشی هیچ لای یەکسان نییە، ئەوەش زۆری سێ گۆشە. ئەوجا ئێستا دێمە لای پرسیارەکە. ئەمن 5 ڕەفم هەیە وەکو دەبینین لێرە، 1 2 3 4 5 6 ڕەفە ئەوەی ڕاستی بی، بەڵام وای دانێن ئەوەی سەرەوە ئەگەر نەژمێری. چەند پاکێتم توانیم دانێم لەو 5 ڕەفەی؟ توانیم 6 پاکەت دانێم، واتە دەبی ئەمن بزانم لە هەر یەک لەو ڕەفانە چەند پاکەتم توانیە دانێم، واتە ئەمن دەبی بینم ژمارە 6 دابەشی 5 بکەم، بزانم لە هەر ڕەفەی چەند پاکەت جێی بوویتەوە. ئەوجا دوایە بزانم ئەگەر 144م هەبی ئەو چەند ڕەفم لەو جۆرانە پێویستە. کەواتە ئەمن دەینم 6 دابەشی 5 دەکەم، لە هەر ڕەفەی 12 پاکەتم توانیم دانێم، کەواتە ئەمن ئێستا دەزانم لە هەر یەک لەو ڕەفانە دەتوانم 12 پاکەت لەسەر یەک دانێم. ئەگەر 144م هەبی کودای دەنێم، 144 دابەشی 12 دەکەم، دەردەچی 12 ڕەفم پێویستە، واتە دەبی ئەمن لێرە 6 هەیە، لێرە 6 هەیە، هەموو پاکەتەکان دەتوانم دانێم، ئەوەی ڕاستی بی. هەموو پاکەتەکان توانم لە ناو ئەوش 12 ڕەفەی دانهێم بەبێ ئەوەی هیچیان بمینێنەوە. هەموو ڕەفەکان هەر یەک ڕەف و 12 پاکەتی لە ناو دادەنێم، یان لەسەر دادەنێم، ئەوەی ڕاستی بی. ئەو بەو جۆرەی دەتوانین بزانین بۆ 144 پاکەت چەند ڕەفمان پێویست دەبی. پرسیاری 25 ماوەی 15 ڕۆژ ئازاد ڕۆژانە 8 کیلۆمەتر بایسکل لێ دەخڕی. لێرانە لەو کتێبەی هەر بایسکل لێ خوڕین هەمیشە ناوی کوڕەکان دەنووسرێ، هیچ جارێک نەمدیت ناوی کچەکی بنووسرێ بایسکل لێ بخڕی. ئایا ئەو هایە یان هەڵەیە ئەو جۆرە داڕشتنی ئەو پرسیارانە؟ ئازاد ڕۆژانە 8 کیلۆمەتر بایسکل لێ دەخڕی، ئازاد ئەو ماوەی بڕێویەتی چەندە؟ هەر ڕۆژی 8 کیلۆمەتر 8 کیلۆمەتر بێگومان 15 جارانی 8 بکەم، دەبی بزانم ئازاد بە 15 ڕۆژ چەند کیلۆمەتر دەبڕی. ئەگەر نەزانم جاران بکەم، هەر نەبی دەزانم 8 جارانی 10 بکەم دەکا 8، 8 جارانی 5 بکەم دەکات 40، 8 کۆ بکەمەوە لەگەڵ 40 دەکا 120 کیلۆمەتر. یان ئەگەر زانیم دەڵێم 5 جاران 8 40، 8 جارانی 1 8 و 4 دەکا 12، 120 کیلۆمەتر بە 15 ڕۆژ. پرسیاری 26 362 دابەش 7. 362 دابەش 7 نەنووسرایە، ئایا ئەمن هەتا چەندی دابەشەکەی بکەم کە فاریزەی دانێم یان دانەنێم؟ لەبەر هەندێ ئەمن بە کەیف خۆم دابەشەکەی دروست دەکەم. 36 دابەش 7 دەکا 5 و کە 5 جاران 7 دەکا 35، 36 35 لێ بڕوە 1 دەمینێتەوە، دووەکەی دەینمە خوارێ، 12 دابەش 7 دەکاتە 1، 1 جاران 7 دەکا 7، 12 7 لێ بڕوە دەکاتە 5. ئێستا ڕەنگە لێرە بتوانم ڕاوەستم، چونکە ئیدی 5 ماوە 5 دەتوانم بڵێم 51 تەواو و ماوە 5، یان دەتوانم فاریزەک دانێم و سفرەك زیاد کەم لۆ 5ەکە، 50 دابەش 7 دەکاتە 7، چونکە 7 جاران 7 دەکات 49، 50 49 لێ بڕوە دەکاتە 1. دەتوانم لێرە ڕاوەستم، ئەنجامی دابەشەکە دەکاتە 51 فاریزە 7 لە 10. یان دەتوانم هێشتان دیسان سفرەک دانێم و چەند هەفتی تێدایە، دیسان 1 جاران 7 7، دیسان دەمینێتەوە 3، هەروە بەردەوام بوو. بەڵام هەز دەکەم ئیدی 2 خانە لە ڕاستی فاریزەی بەسە ئەگەر بە ژمارەی دەی داوا لە من بکرێ
ئەو دابەشەی ئەنجامەکەی بە ژمارەی دەی بنووسم. نازانم هیچ داواکاریەکە دیار نییە کو دابش بکەم. دێمە لای 235 دابش 5 پرسیاری 27. 235 دابش 35 23کەی وەردەگرم دابش 5 دەکەم دەکات چواری چونکە 4 جاران 5 دەکات 20 23 20 لێ دەکەم 3 دەمینێتەوە 5ەکەی دەینوە خوارێ دەبیتە 35 دابش 5 دەکات 7 جاران 5 35 سفر دەمینێتەوە کەواتە هیچ نەماوە ئەنجامی دابەشەکە کردیە 47. ئەگەر بمەوێ ساختکەمەوە 47 جارانی 5 دەکەم دەبی دەربچی 235. دەبی دەربچی 235. ئێستا دێمە لای پرسیاری 28 ناوە ڕاستەی ئەم کۆمەڵەیە ئەم کۆمەڵە ژمارەیە کامەیە. بۆ ئەوەی ناوە ڕاستەی ببینمەوە هەمیشە دەبی ژمارەکانم ڕێز بکەم لە گچکە لۆ گەورە یان لە گەورە لۆ گچکە ئەو جە پاشان بزانم کامە ژمارە لە ناوە ڕاستە. کەواتە لێرە ئەمن بچووکترین ژمارەم چەندە؟ بچووکترین ژمارەم 8 دەنووسم 8 لێرە. پاشەوی چ ژمارەك دێ؟ ژمارە 9 دیسان دەنووسم. ئەو جا ژمارە 12 چەند 12م هەیە؟ 2 12م هەیە هەردووچی دەنووسم. پاشان ژمارە 4 دەشم هەیە چەند 4دە؟ 3 4دەم هەیە هەر سێکیان دەبی بنووسم. ئەو جا ئێستا تەماشایان دەکەم نەوەک ژمارەکەم لە بیر چووبی 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7 هیچم لە بیر نەچووە. ئێستا دەچم ژمارەك لە لای ڕاست لا دەبم ژمارەك لە لای چەپ لا دەبم. ئەو 8 دەڕوا لەگەڵ ئەو 4دە ئەو 9 دەڕوا لەگەڵ ئەو 4دە ئەو 12 دەڕوا لەگەڵ ئەو 4دە لە ناوەندێ چماوە ماوە 12 کەواتە ئەوە ناوە ڕاستەیە. زۆر ئاسانە ئەگەر ژمارەکان تاک بوون چونکە من لێرە 7 ژمارەم هەبوو تاکە. ناوەڕاستە یەک ژمارەیە. هەندێک جار ئەگەر 8 ژمارەی هەبی ناوەڕاستە 2 ژمارەیە. ئەو کات ئەگەر 2 ژمارە بوو هەردووچیان کۆ دەکەمەوە ئەنجامەکەی هەمیشە دابەشی 2 دەکەم چەند دەرچوو ئەو ناوە ڕاستەیە. لێرە هاتمە کۆتایی 2 لاپەڕا چونکە زۆر ئاسان بوون بە ڕای من هیوادارم ئەوهاش ئاسان بی بەلای خوێندکاران. دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژین.